سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم چۆنن باشن هیوادارم هەمووتان باش بن ئەمڕۆ لە یەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانی هاتووین چاومان بە مناڵە عەزیزانەکەوێ ئەمانەوێ هەنێک گفتوگویان لەگەڵا بکەین لەسەر پاک و خاوێن ڕاگررتنی ژینگە چونکە هەمومان ئەزانین وەرزی بەهارەوەی تر ئەڕۆینە دەرەوە بۆ کێش و سەیران وایە بۆیە ئەمانەوێ بزاین مناڵانی ئەو قوتابخانەیە تا چەندێ پابندن بە پاک و خاوێن ڕاگررتنی ژینگەکەیان و تا چەندێ حەزیان لێیە کە هاوکاری ئەو کەسانەکەن کە ژینگەکانمانە پارێزن لەگەڵمان نابن بانێ گفتوگویان لەگەڵا بکەین فەرموون جوانی باشی ناوچیە شیاو گیان ئێستا ئێمە لە چ وەرزەکەین وەرزی بەهار ئێمە حەزمان لێ بچین بۆ کوێ دەشت و دەر و سەیران وایە تۆ ئەچی بۆ دەشت و دەر ئەچی بۆ سەیران باشە ئێمە ئەبێ بۆ نمونە ئەو داری کە لە ژێری دانیشتین سێبەرێکی خۆشی هەیە دوایەوە کە سەیرانەکەمان تەواو کرد خۆمان بە دارەکەی هەڵواسین و بشکێنین بۆ چونکە دار نابێ بشکێنین چونکە زیانی پێگا دارەکە وشکە بێ دوایی سێبەرێکی خۆشی نامێنێ کە ئێمە لە ژێری دانیشین وایە هەر بژی یەک چەقڵێکای بۆشی ئەوجا سپاس جوانی باشی ناوچیە ئەروین جوانی ئەروین تۆ حەزت لە سەیران و گەشتە باشە کاچی بۆ سەیران و گەشت پاش ماوەی ئەو خواردن و شتانەی پێمانەیان ئەو قاپە سەفەری و سفرە و شتانە ئەبێ چیان لێ بکەین ئێمە دوایی ئەبێ بیاکەینە سەتڵی خۆڵەوە باشە ئەگەر لەسەر زەویەکە ئاوا بڵاویاکەینەوە فڕیانبەی چی ئەبێ زەویەکەمان پیسە بێ ژینگەکەمان پیسە بێ ناشرینە بێ وایە باشە تۆ کە ئەچی بۆ سەیران کەواتە خۆڵ و خاشاکەکە و چی لێکەی فڕێتە سەتڵی خۆڵەکەەوە ئەی داوا لە خەڵکەکەی ئەوانیش شتەکانیان بکەنە سەتڵی خۆڵ و نایلۆنی خۆڵەوە هەر بشی ئافرین یەک چەمڵی قامی بۆ لێبەر دەست جوانی باشی ناوت چییە ئیلیاس کاکە ئیلیاس تۆ لە پۆلی چەندی لە پۆلی چوار هەر بشی ئیلیاس تۆ ئەم ساڵ لەگەڵ قوتابخانەکەتان ناچوون بۆ سەیران ئێ خۆش بوو سەیرانەکەتان باشە چون بۆ کوێ بۆ چاویلان باشە ئەی خۆش بوو سەیرانەکەتان باشە پێم بڵێ ئەو پاشە ڕۆ و شتانی کە پێتان بوو هەمووتان بەجێش پڕێتانە لەسەر زەویەکە یا چیتان لێ کرد کردانە سەتڵی خۆڵەوە بۆچی ئەی بۆ فرێتان نیا و ناو پیس بێ فڕێبین چونکە ژینگەکەمان پیسە بێ ئافرین چونکە ژینگەکەمان پیسە بێ دوایی وای لێ شوێنی سەیران نامێنێتەوە ئەو ناوە هەمووی ناخۆشە بێ دوای ئەوە کەسی تر ناتوانێت بچێت ئەو ناوایە ئەی باشە گۆرانی ئێزانی مامۆساکەتان گۆرانی فێر کردووی ئەدی گۆرانێکی خۆش قوتابیژیر ئێمە قوتابیژیرین خاوەنی وەش و بیرین شاگردی ڕێ و ڕووناکی وێنەی بەرز و دووپاکین خامۆ کتێب و دەفتەر خەینە سەرسەر پێی بچێت دەبین زانستی ڕەوشتی جوان و ڕاستی مامۆستایە ڕابەرمان فەرمانی لەسەر سەرما ئیتر دەبێ بخوێنین نەزانین لە بنبێنین هەر بژی یەک چەمڵێک قامی بۆ لێبەن دەست بۆ ئافرین جوانی باشی ناوچیە چاوی ماشەڵڵا سەیری و چاوە جوانانەی کرد ئافرین چاوی کات چاوی ئەو قژە بەچی ئاوا جوان و پڕا زۆی شوێی کەواتە حەزت لە پاک و خاوێنیە ئەی باشە حەزت لە پاک و خاوێن ڕاگررتنی ژینگەیە باشە ئەگەر کەسێکە بینی بەڕێگایە ڕات دەبێ ئاوی پێبوو ئاوەکەی خواردەوە دوایی دەبەکەی پڕەیە سەر زەوی تۆ چی پێڵێ ئافرین بۆچی وای پێڵێ لەبەرەوەی ژینگەکەمان پیس نەبێت دوایی ئەگەر ژینگەکەمان پیس بێ بە کەڵکی ژیان نامێنێ سەر زەوی هەموویە بێ بە خۆڵ و خاشاک وەنیە هەر بژی یەک چەمڵێک خای بۆ چاوینکە دەست خۆش سپاس جوانی باشی ناوچیە لیا گیان تۆ لەگەڵ خێزان و هاوڕێکانتە ئەچی بۆ گەشت و سەیران باشە حەزەکەی زیاتر بچی بۆ چۆ بۆ سەیران بۆ دووکان ئەی گیان کە خۆشە باشە ئەبێ کە چوین بۆ گەشت و سەیران بۆ نمونە لە دووکان ئەو خواردن و شتانی کە ئەی خۆی هەڵینە ئاوەکە و بڵین خۆ تەواو ئاوەکە ئەی با وایە بۆ
بۆی ژینگەکەمان پیس نەبێ کێنە تەنگەی زبڵەکەەوە. ئافرین دەیگیش کەمێ زیاتر بەرزکەرەوە باشە لەبەر ئەوەی ژینگەکەمان پیس نەبێ ئاوەکەمان پیس نەبێ چونکە ئێمە لەو ئاوەیە ئەیخۆینەوە وایە باشە ئەگەر ئاوەکە پڕ بێ لە خۆڵ و خاشاک بەکەڵکیەوەی کەیتر ئێمە بیخۆینەوە نەخێر بەکەڵکیەوە نایە بیخۆینەوە وایە کەواتە بێ ڕێنمایی مناڵانی شکەی کەیتر ژینگەی دەوروبەریان پیس نەکەن وایە دەباشە سەیری کامێرەکەکە ڕێنمایی مناڵەکان بکە کە پاک و خاوێنی ژینگە ڕابگرن دەی چیان پێڵێ مناڵە ئازیزەکان تکایە ئێوە ژۆک و ئێمەی منداڵان ژینگەکە بە پاک و خاوێنی ڕابگرن. ئەی ئافرین هەر بشی دەستخۆش یەک چەپڕێک قایمی بۆ لێبەن سپاس دەستخۆش چۆنی باشی ناو چییە؟ ئەنەس ئافرین ئەنەسگیان ئەنەس تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی 4 ئافرین ئەنەس باشە ئێمە کە چوون بۆ سەیران بۆ نمونە ئاگرەکەینەوە گۆشت ئەبرژێنین وایە باشە ئەبێ ئاگری خەڵوزەکە هەر ئاوا بەجێ بێڵین بڵێن کوڕەخۆیە کوژێتەوە بۆ زیان بە ژینگەکەمانە بەخشێ ئافرین چونکە زیان بە ژینگەکەمان نەگەێنێ ڕەنگە بێتە هۆی ئاگرکەوتنەوەیەکی زۆر هەرچی دار و پوش و باوەنە هەمووی پسووتێ وایە ئافرین ئادی ئەنەس ئەتوانی شتێکم پێشەشکەی چی؟ وەراوە دەی چۆلەکە بچکۆلەکە هەستە لە خەوماڵەکە ئەی ماڵی مناڵەکە هەستە لە ماڵەکە ئەی ماڵی مناڵەکە چۆلەکە چۆلەکە بچکۆلەکە ئەی ئافرین تۆ چۆلەکە و خۆشەوێ کوڕە منیش زۆرم خۆشەوە نەجوانن بەسەردارەکەەوە ئەی چۆلەکەی پاسداری ئەی چۆلەکەی پاساری چەند تەیرێکی نازداری تۆ چۆلەکە و خۆشەوە وایە ئافرین یەک چەپڕێک قایمی بۆ لێبەن دەستخۆش ئەی تۆ چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ هەناری ترش و شیرین حەزت لە کامیانە؟ شیرین وەی کە خۆشە ترشەکەش خۆشەوە دەمە ئاوەکە وایە؟ ئافرین باشە تۆ حەزت لە چ میوەیەکە زۆر هەنار؟ کەجانە هەنار حەزی لە هەنارە هەنار باشە ئەبێ ئێمە کە چوینە دەرەوە بۆ دەشت و سەیران و شتانە زەرەر لە ژینگەکەمان بین بۆ نمونە دارەکان بشکێنین بڵین بابەوانە ئاگر بکەینەوە نەخێر بۆ زیان بە ژینگەکەمانە بەخشێنە هەواکەشمان پیسە بە ئافرین دوای هەواکەشمانە منە ناخۆشە بێ دەشت و دەر هەمووی وشکە بێ هەموویە بێ بە تەپ و تۆز هەوای خۆشمان نامێنێ وایە باشە تۆ حەزت لە دار ڕواندنە باشە حەزەکەی چ دارێک بڕوێنی هەر هەنار حەزم لە داری شلکە شلک حەزەکی شلک بڕوێنی حەزت لە شلکی شەواتە وەنیا هەنار و شلک ئافرین کەواتە تۆ حەزت لێ خزمەتی ژینگەکەوکەی وایە ئافرین هەنارکیان هەر بشی ئەی هەنار چیمان پێشکەشەکەی هۆندراوە ئادی وەراوەیەکی خۆشم بۆ سلەیمانی چەندە جوانی وەک دایکێکی میهرەبانی سلەیمانی چەندە جوانی وەک دایکێکی میهرەبانی تۆ مەڵبەندی تێکۆشانی تۆ خۆشەویستی هەموانی تۆ مەڵبەندی تێکۆشانی تۆ خۆشەویستی هەموانی سلەیمانی ئەخوازین هەر ئاوەدان بی هەردەم سەرچاوەی ژیان بی ئەخوازین هەر ئاوەدان بین هەردەم سەرچاوەی ژیان بی سلەیمانی ئافرین ئەمە لەکوێوە فێر بووی؟ لە مەکتەبەکەم لە مەکتەبەکەتەوە ئەی ئافرین هەر بشی یەک چەپڕێک قایم بۆ هەنارکە دەستخۆش چۆنی؟ باشی؟ ئەی خوا بەزیابێ خوا کاتێ باش بێ خوای گیانەما و ڕێمانەموو کاتێ باش بێ ناو چییە؟ چی؟ شاکێو ئەی لەو ناوە خۆشە شاکێو ویسم باسی چی بکەم تۆ لە پۆلی چەندی؟ لە پۆلی 4 ئافرین ئادی پێم بڵێ ئەم نەورۆزە چوونە دەرەوە چوون بۆ کوێ؟ بۆ شارباژێڕیان بۆ دووکان باشە تۆ حەزت لێ لە کاتی سەیران و گەشتا ئەو شتانی کە خواردە نایلۆن و شتەکان ئاوا فڕێیەی ئەو ناوە پیسکەیتەوە بۆ لەبەرەوەی ژینگەکەمان پیسە بێ ئێجا چی خەیجەکە با ژینگەکەمان پیس بێ ئەبێ بۆ
ئەبێ ژینگەکەمان پاک لەبەرەوەی تووشی نەخۆشیە بین ئەگەر ژینگەکەمان پیس بێ ئەو هەوامان پیسە بێ ئەو کاتە جۆرەها ڤایرۆس و میکرۆب و نەخۆشی بڵاوە بێتەوە وایە بۆیە ئەبێ ئێمە ژینگەکەمان وەکو چی پارێزین وەکو چاومان وایە هەر بشی ئافرین ئەی تۆ چۆنی هاوڕێکی شاکێ و شاکۆ شاکێ و چۆنی باشی ناوت چییە ئارۆ گیان باشە تۆش وەکو شاکێ و حەزت لە سەیران و گەشت و شتانەیە ئەی باشە لە سەیران و گەشت و ئەو شتانەیە حەزەکەی ژینگەکەی دەوروبەرە پیسکەی بۆ نمونەکە چوویتە دووکانیان ئەو شوێنانە ئاوەکی پیسکەی بۆ چونکە زیان بە ژینگەکەمانەگەێنێ باشە ئەگەر ئێمە دارەکان ببڕینەوە و ژینگەکەمان پیس بێ جانەوەرانی شوردە وردە بەرەو لە ناوچوونەچن وایە تۆ حەزەکەی جانەوەران لە ناو بچن بۆ چونکە ئیتر ناخۆشە بێ چونکە ئیتر ژیان ناخۆشە بێت لە سەرزەوی وایە هەر بشی یەک چەپڵێکای بۆم دوو هاوڕێمان دەست خواست چۆنی باشی ناوت چییە ئادەم ئافەری کاکە ئادەم باشە لە قوتابخانەکەتانە باخچەی تایە باشە ئەبێ کاتی پشووەکان ئێوە بچنە باخچەکەەوە چڵی دارەکان بشکێنن گوڵەکانی هەڵکێشن بۆ بەڕێی زیان بە ژینگەکەمانەگەێن ئەگەر ژینگەکەمان زیانی پێ بگا قەی چێکە بە زیانی پێ بگا چییە لەبەر نابێ ئێمە تووشی نەخۆشیە بین ئافرین ئێمە تووشی نەخۆشیە بین ئەگەر ژینگەکەمان پیس بێ ئەگەر ژینگەکەمان ناخۆش بێ ئەو کاتە ئێمە ژیانمان ناخۆشە بێ دوایی وای لێ ئاژەڵەکان ڕووناکەنە سروشتەکەمان باڵندەکان کەمە بنەوە وایە دوایی چۆلەکە دەنگخۆشەکان و کوکوختی و ئەو شتانەش نایەنە سەردارەکان بخوێنن وایە هەر بشی ئافرین ئەی تۆ چۆنی باشی ناو چییە محەممەد ئافەری کاکە محەممەد باشە ئەگەر بینی و خەڵک لەبەر دەرگا خۆڵی ڕشت واتە نەیکردە تەنەکەی خۆڵەکەەوە تۆ چیان پێڵی هەڵم بیکەرناو تەنەکە خۆڵەکە بۆی ژینگەکەمان پیس نەبێ ئافرین کەواتە ئەگەر کەسێکە بینی لە خۆشە گەورەتر بێ پێویست ناکا شەرمی لێ بکەی بڵێ ئەمە لە خۆم گەورەترە قەینابا پێی نەڵێ ئەگەر بە قسەشی نەکردیە بێ خۆ بیکەی ئافرین ئەگەر بە قسەشی نەکردی ئەبێ کێ بیکە خۆ ئافرین لەبەر ئەوەی نابێت جۆ بۆ بین بڵین خۆەوە ئیشی من نییە خۆ من فرێم نەیەوە لەبەر ئەوەی ئەبێ هەمومان هاوکاری یەکتری بکەین لە پاک و خاوێ ڕاگررتنی ژینگەکەمانە وایە هەر بشی یەک چەپڕێکایم بۆ کاکە محەممەد دەست خۆش چۆنی باشی ناوچیە هارون کاکە هارون باشە تۆ حەزت لە ژینگەی کوردستانە باشە ئەگەر بێت و ئێمە دارەکان هەمووی ببڕینەوە ئاوەکان پیسکەین ئەو کاتە کارێکی ڕاستمان کردووەیان هەڵە کارێکی هەڵەمان کردو وایە باشە ئەگەر ئێمە شت بخۆین و لە سەرزەویەکە فڕێ بینیان لە سەرشەقامەکان شت بخۆین و دەبەکان فڕێ بین و ئەو شتانە کارێکی ڕاستمان کردووەیان هەڵە بۆچی ژینگەکەمان پیس دەبێت لەبەرەوەی ژینگەکەمان پیسە بێ کە ژینگەکەمان پیس بوو کارەساتێکی گەورەی سروشتی ڕۆیە لەبەرەوەی ئاو هەوا ناخۆشە بێ جۆرەها نەخۆشی بڵاوە بێتەوە وایە هەر بشی یەک چەپڵێکایم بۆ هارونکە ئەی تۆ چۆنی باشی ناو چییە لەرێ بۆ دەنگەوەنە نسبەت نەخۆشی ئەی لەخوا بەزیابێ یاخوا قەت نەخۆش نەکەوێت لەرێ تۆ حەزت لە چوونە دەرەوە سەیران و گەشتە بۆ ناو سروشت باشە حەزت لەوەیە کە بە پێ بڕۆی بە ناو باخەکانە بۆ نمونە باخی گشتی سەرچنار ئەم شوێنانە باشە ئەگەر بینی و کەسێک دەبەی ئاوەکەی لەو ناوە فڕێیاوە چی پێڵی ئەڵێم ئەو دەبە ئەوە هەڵگرەوە بیکەرە ناتەنەکە خۆڵەکەەوە ئافەریین بۆچی ئەو کارە بکە لەبەر ژینگەکەمان پیسە بێت لەبەرەوەی ژینگەکەمان پیسە بێ بۆیە پێویستە ئێمە چی بکەین ژینگەکەمان پاک و خاوێن ڕاگرین وایە ئەی باشە لەرێ ئەتوانی شتێکم پێشکەشکەی ئادی هەمیشە هاوڕێی ئاشتین لە ئاشتیدا خۆشبەختین وڵاتمان ئاشتی خوازمان خۆش دێ جەنگ مای وێرانیە ئەنجام پەشیمانیە بوونی سامانی وڵات هەمووی بە فیڕۆ دەدات سیمای گوڵ دەژاکێنە ژینمان لێ دەشێنە ئافرین هەر بشی یەک چەپڵێکایم بۆ لەرێکیە دەست خۆش چۆنی باشی ناو چییە مەنسا چی مەنەسا چۆنی ئەحواڵە چۆنە
ئەی ئەخوار باش بی مەنەسا باشە تۆ حەزت لێیە ژینگەی قوتابخانەکە و یان ژینگەی باخچەی قوتابخانەکە و پاک بێ یان پیس بێ پاک بێ بۆچی پاک بێ بۆیە کەس نەخۆش نەکەوێت ئافرین باشە ئەبێ ئێمە پۆلەکەمان بە پیس و پۆخڵی ڕاگرین بڵین کوڕەکەی کاری ئێمەیە ئێمە حەقمان چیە بەسەریەوە باشت خۆین و لەسەر زەوێکە پڕی بین ئەبێ بۆچی ئەبێ پاکوخایان ڕێگیر ئافرین لەبەرەوەی ئێمە لە هەر شوێنێک دانیشتی پێویستە پاک و خاوێنە و شوێنە ڕاگرین ئەبێ ژینگەکەی خۆمان خۆش بوێ نابێت زەرەر لە ژینگەکەی خۆمان بین وایە هەر بشی ئافرین یەک چەمرەکانی بۆ لێبەن دەست بێ چۆنی باشی ئەی ئەخوا بەزیابێ یاخوا هەموو کاتێ باش بی ناو چییە ڕێدین جان تۆ لە قوتابخانەکە هاوکاری کارگوزارە بە ڕێزەکانەکەی یان هاوکاری مامۆساکانەکەی ئەی لە پاک و خاوێن ڕاگررتنی قوتابخانەکەەوە باشە ئەگەر باخچەکەتان پیس بێ کاری تۆیە پاکیکەیتەوە یان کاری تۆ نییە کاری تۆیە وایە بۆچی لەبەر ئەوەی پێویستە ئافرین ئەبێ ئێمە ئێرە وەکو ماڵی خۆمان سیرکەین ئەبێ خۆشمان بوێ نابێ ژینگەکەمان پیس بێ نابێ قوتابخانەکەمان پیس بێ وایە قوتابخانەکەمان ماڵی دووەمانە ئافرین ماڵی دووەمانە هەر بژی یەک چەمرەکانی بۆ لێبەن دەست خۆش سپاس چۆنی باشی ناو چییە ژیکاڵ من نەزانم چی زیتەڵەیە پێ بڵێم چی منی هاوڕێیەکی ئازیزی منی بڵێم بەچی ئازانم لەبەرەوەی من تۆ خۆشەوێ مناڵی پاک و خاوێنم خۆشەوێ ئێوەم هەمووی خۆشەوێ چەند پاک و خاوێن خۆیان ڕاگرتووە ژیکاڵ تۆ حەزت لە پاک و خاوێنیە بۆچی لەبەرەوەی ژینگەکەمان پاکە بێت و ژینگەشمان جوانە بێت ئافرین ئەگەر ئێمە ژینگەکەمان پیس بێت تووشی جۆرەهان نەخۆشە بین وایە باشە ئەگەر ئێمە بچین بۆ گەشت و سەیران دوایی ئەو شانی کە پێمانە هەر ئاوا پڕێ بین لەسەر زەویەکە کارێکی ڕاستیان ئەڵێ نەخێر زۆر خراپە ئەی ئافرین هەر بشی یەک چەمرەکای بۆ ژیکاڵگیان دەست چۆنی باشی ئەی تۆ ناو چییە هۆنیا لەگەڵ ژیکاڵا هاوڕێن یەکتریتان زۆر خۆشەوێ تۆ شۆکۆ حەزی لە پاک و خاوێنیە ئافرین باشی ئێوەزان بێکە و گۆرانیەکەم بۆ بڵێن ئەدی گۆرانیەکەم بۆ بڵێن چی ێزانن جوانی بار ئەی جان لەم وەرزە خۆشە وەرزی بارە دەی کەوتم سێ بۆ بڵێن یان دوو سێ فەرموو سپی و ڕەنگاوڕەنگ لەگەر و کاژە ئەیکا بە ئاهەنگ لەگەر و کاژە ئەیکا بە ئاهەنگ وەختێک کە تاوگە دێتە پێکانین مەلانی بزێ و دێنا هەڵپاڕین هەری جوانی ڕازاوە لە کوردستانە خێمەی هەڵداوە ئەی ئافرین هەر بژینەوە کە فێریکردن زۆر باشە یان چەمرەکان بۆم دو ڕێمان هەر بژین سپاس دەست ناڵازیزەکانی ئەوڕێ من ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەگەڵ ئەم هاوڕێیانەمە ئەزان بۆچی لەبەر ئەوەی بۆم دەرکەوت کە ئەمان زۆریان حەز بە پاک و خاوێن ڕاگرتنی ژینگەکەمانە ئەمان هەمویان نەیانەوێ لە ژینگەیەکی تەواو تەندروست بژین بۆیە من زۆر سوودم لە وتەکانیان بینی بۆ هیوام کە ئێوەش سەیری بەرنامەکەی ئێمەتان کردی بێ و گوێتان لە گفتوگۆکانمان گرتی بێ و سوودتان لە وتەکانی ئەم هاوڕێیانەمان گرت بێ لێریا کۆتاییم بە بەرنامەکە مێنا هەتا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ وحەفیز خواتان لەگەڵ وحەفیز